کۆمپانیای گازپرۆمی رووسی کە کاری دەرێنانی نەوت دەکات لە سنووری پارێزگای هەڵەبجە بڕی 30 ملیۆن دۆلاری وەک قەرەبووی تێکدانی ژینگەی شارەکە و شیرینی گرێبەستی نەوت داوەتە پارێزگاکە، بەڵام دەنگۆی ئەوە هەیە لە ئێستادا ئەو بڕەپارەیە لەلایەن ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە سەرف کرابێت و جێگری پارێزگاری هەڵەبجەش دەڵێت داکۆکی لە حەقی خۆیان دەکەن و لەو بڕەپارەیەش تەنها 6 ملیۆن حەقی سلێمانیە. مال هەیە کە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی یاخود لە ماڵپەڕە کۆمەڵایەتیەکان یا لە هەر جێگەیەکی تری کە وەزارەت بێ هەر شوێنێک بێ کە باز لە 30 ملیۆن دلار کراوە کە ئەم 30 ملیۆن دلارە کە کۆمپانیای گازپرۆم وەکو کارە کۆمەڵایەتیەکانی خۆی کە ئەچێتە هەر ناوچەیەک بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان بڕێک پارە دیاریەکە. ئەو بڕەپارەی کە بە 30 ملیۆن دلار کەوتووەتە ناو دەنگۆی ئەوەی کە سەرف ئەکرێت و ئایا حەقی پارێزگای سلێمانیە حەقی پارێزگای هەڵەبجەیە. ئێمە لە ڕاستیە بەدواداچوونی وردمان بۆەوە کردووە. ئێمە بمان دەرکەوت کە بلۆکی نەوتی هەڵەبجە پێکهاتوێت لە 5 بەش، لەو 5 بەشە 4 بەشیان لە پارێزگای هەڵەبجایە، بەشێکیان ئەکەوێتە سنووری پارێزگای سلێمانیەوە کە ئیداری گەرمیانەکە. ئەگەر ئەو 30 ملیۆن دلارە کە ئێمە قسەمان لەسەر کردو، ئەو 30 ملیۆن دلارە ئەگەر بە دابەشێکی عادلانە دابەشێکی 24 ملیۆن دلاری حەقی هەڵەبجەیە و 6 ملیۆن دلاری حەقی پارێزگای سلێمانیە کە بۆ ئیداری گەرمیان ئەکەوێت.